دەبێت خوێندکارە جوانەکانم گوڵەکانم ئەمڕۆ لە وانەی کوردیدا وانەیەکی نوێ دەخوێنین کە ئەم وانەیەش وەک هەر وانەیەکی تر سمۆرە پیتێکی نوێمان بۆ دەهێنێت. بەڵام پێش ئەوەی پیتە نوێیەکەمان پێ بڵێت با هەندێک لە پیتەکانی وانەکانی ڕابردوو بۆ سمۆرە دووبارە بکەینەوە. ئێستا بزانم کێ دەتوانێت یەکەم پیتم پێ بڵێت؟ کێ بیری ماوە؟ ئافەرین، ئەوە پیتی د. لە دوای من بیڵێرەوە د. پیتی د وەک بەرد کە لێرەدا پیتی د لە کۆتایی وشەکەدایە. پیتی د وەک دەست کە لێرەدا پیتی د لە سەرەتای وشەکەدایە. ئافەرین، بزانم دەتوانیت پیتی دواترم پێ بڵێیت؟ ئەوە چ پیتێک بوو؟ هەر بژیت، ئەوە پیتی رێ. ئەوە پیتی رێ. لە دوای من بیڵێرەوە رێ. پیتی رێ وەک دار کە لێرەدا پیتی رێ لە کۆتایی وشەکەدایە. پیتی رێ وەک باران کە لێرەدا پیتی رێ لە ناوەڕاستی وشەکەدایە. زۆر باشە. با بزانم کێ دەتوانێت ئەم پیتی دواترم پێ بڵێت؟ ئەوەیان چ پیتێک بوو؟ هەر بژیت، ئەوە پیتی و. ئەوە پیتی و. لە دوای من بیڵێرەوە و. پیتی و وەک چاویلکە کە لێرەدا پیتی و لە ناوەڕاستی وشەکەدایە. پیتی و وەک چاو کە لێرەدا پیتی و لە کۆتایی وشەکەدایە. زۆر باشە. ئێستا بزانم کێ دەتوانێت ئەم پیتەیانم پێ بڵێت؟ کێ زووتر ئەیڵێت؟ زۆر باشە. ئەوە پیتی ز. ئەوە پیتی ز. لە دوای من بیڵێرەوە ز. پیتی ز وەک زەنگ کە لێرەدا پیتی ز لە سەرەتای وشەکەدایە. پیتی ز وەک قاز کە لێرەدا پیتی ز لە کۆتایی وشەکەدایە. زۆر باشە. با بزانم ئەم پیتەشیانت بیر ماوە؟ ئەوەیان چ پیتێک بوو؟ ئافەرین، ئەوەش پیتی وۆ. ئەوە پیتی وۆ. لە دوای من بیڵێرەوە وۆ. پیتی وۆ وەک دۆ کە لێرەدا لە کۆتایی وشەکەدایە. پیتی وۆ وەک تۆپ. هەر بژیت. ئێستا تەنها یەک پیت ماوە. بزانم ئەزانیت ئەوەیان چ پیتێکە؟ بزانم ئەویشیانت بیر ماوە؟ زۆر باشە. ئەوە پیتی ڕێ. ئەوە پیتی ڕێ. لە دوای من بیڵێرەوە ڕێ. پیتی ڕێ وەک فڕۆکە کە لێرەدا پیتی ڕێ لە ناوەڕاستی وشەکەدایە. پیتی ڕێ وەک پەڕ کە لێرەدا
پیتی ڕێ لە کۆتایی وشەکەدایە. زۆر باشە بۆ گوڵەکانی من. و ئێستاش با پێکەوە بزانین سمۆرە لەکوێیە و خەریکی چییە و چ پیتێکی بۆ هێناوین. ئەمڕۆ سمۆرە جلوبەرگێکی گەرمی لەبەر کردووە و دەستکێشی لە دەست کردووە و کڵاویشی کردووەتە سەری. کەلوپەلی پێویستی پێیە و خۆی ئامادە کردووە بڕوات بۆ سەر شاخەکە. هەر وەک دەبینێن لەسەر شاخەکە بەفری لێیە. هەر بۆیە سمۆرە جلوبەرگێکی گەرمی لەبەر کردووە. کەواتەوە گوتمان سمۆرە دەچێتە کوێ؟ ئافرین، سمۆرە دەیەوێت بڕوات بۆ سەر شاخەکە. باشە، سمۆرە لە ئێمە دەپرسێت لە وشەی شاخ چ دەنگێکی نوێت گوێ لێیە؟ چ دەنگێکی تازەی تایە؟ ئافرین، ئەوە دەنگی خ. ئەوە دەنگی خ. چەند جارێک بیڵێرەوە. خ، خ. دەنگی خ وەک خەیار. دەنگی خ وەک خەیار. دەنگی خ وەک خانوو. دەنگی خ وەک خانوو. دەنگی خ وەک بەرخ. دەنگی خ وەک بەرخ. دەنگی خ وەک درەخت. دەنگی خ وەک درەخت. کەواتە ئێمە ئەمڕۆ گوێمان لە دەنگێکی نوێ بوو، ئەویش دەنگی خ. خ. زۆر باشە گوڵە جوانەکانم. و ئێستا با پێکەوە بزانین دەنگی خ چۆن دەنووسرێت. گوڵە جوانەکانم، ئێستا جوانسەیری دەستم بکەن بزانن کە پیتی خ چۆن دەنووسم. پیتی خ زۆر لە پیتی ح دەچێت، بەڵام تۆپێکی بچووکی لەسەرە. ئەوە خ کۆتایی. ئەمەش خی سەرەتا و ناوشە. خی کۆتایی، خی سەرەتا و ناوشە. خا، خە. خی کۆتایی، خی سەرەتا و ناوشە. خا، خە. کەواتە وتمان پیتی خ زۆر لە پیتی ح دەچێت کە لەوانەکانی ڕابردوو خوێندمان، بەڵام پیتی خ تۆپێکی بچووک لەسەرەتی. زۆر باشە. ئەو گوڵەکانم ئێستا پەرتووکی کوردی دەبێن و با پێکەوە بازنی ژێر ئەو وێنانەی پیتی خیان تێدایە پڕی بکەینەوە. گوڵە بچکۆلەکانم، ئەوە من پەرتووکی کوردیم کردوتەوە و تۆژ وەکو من پەرتووکی کوردی دەبێنە و بیکەوانەی 28 و با پێکەوە بازنی ژێر ئەو وێنانەی پیتی خیان تێدایە پڕی بکەینەوە. وێنەی یەکەم وێنەی خونچەی دارێکە کە وشک دەکرێتەوە و بۆنێکی زۆر خۆشی هەیە، ناوی مێخەکە. مێخەک. باشە، لە ناوی مێخەکە پیتی خی تایە؟ بەڵێ تایەتی. کەواتە
بازنەی ژێر وێنەی مێخەک پڕەکەینەوە. تۆش وەکو من باسنەکە پڕ بکەرەوە. من حەزم لێیە بە ڕەنگی سوور بازنەکە پڕ بکەمەوە. بەم شێوەیە. باشە، وێنەی دواتر وێنەی چییە؟ ئەمە وێنەی خەناوکەیە. خەناوکە کە دەیکەینە ملمان و بۆ جوانی بەکاری دەهێنین. باشە، لە ناوی خەناوکە پیتی خەی تایە؟ بەڵێ، ئەویش تایەتی، کەواتە بازنەی ژێر وێنەی خەناوکەش پڕەکەینەوە. تۆش وەکو من بازنەکە پڕ بکەرەوە. من حەزم لێیە ئەم بازنەیەن بە ڕەنگی سەوز پڕ بکەمەوە. باشە، وێنەی دواتر وێنەی چییە؟ ئەمە وێنەی بازنە. بازن. بازن، منیش لە دەستم کردووە. باشە، لە ناوی بازن پیتی خەی تایە؟ نەخێر، تایە نییە، کەواتە بازنەی ژێر وێنەی بازن پڕ ناکەینەوە، بەجێهێڵین. باشە، وێنەی کۆتایی وێنەی چییە؟ ئەوە وێنەی خرخاڵە. خرخاڵ. باشە، لە ناوی خرخاڵ پیتی خەی تایە؟ بەڵێ، ئەویش تایەتی، کەواتە بازنەی ژێر وێنەی خرخاڵیش پڕەکەینەوە. من ئەمەوێت ئەم بازنەیان بە ڕەنگی شین پڕ بکەمەوە. باشە، با بچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەدا لێرە وشەیەک نووسراوە، با پێکەوە بیخوێنینەوە. ئەوە چ پیتێک بوو؟ بەڵێ، ش ئا شا. خەی کۆتایی شاخ. شاخ. لە دوای من بیڵێرەوە، شاخ. کەواتە ئەمە چی نووسرا بوو؟ شاخ. ئافەرین. ئەوە خەی کۆتایی، ئەوەش خەی سەرەتا و ناووشەیە. وێنەکانی دواتر کە لێرە دیسانەوە چەند وێنەیەکمان هەیە و لە ژێر وێنەکانە ناوی وێنەکان نووسراوە و ئێمە ئێستا پێکەوە ناوەکان ئەخوێنینەوە. هەر ناوێک پیتی خەی تیا بوو، ناوەکە دەکەینە ناو بازنەیەکەوە. یەکەم وێنە با ناوەکەی بخوێنینەوە پێکەوە. مێ یێ مێ خێ ئە مێخە. کەی کۆتایی مێخەک. تۆش بیڵێرەوە، مێخەک. زۆر باشە. باشە، لە ناوی مێخەک پیتی خەی تایە؟ بەڵێ، تایەتی، خەی سەرەتا و ناو وشەی تایە، کەواتە ناوی مێخەک ئەکەینە ناو بازنەیەک. تۆش وەکو من بیکە ناو بازنەیەک. باشە، وێنەی دواتر با پێکەوە ناوەکەی بخوێنینەوە. خێ ئە خە. نێ خەن. ئا خەنا. و خەناو کێ ئە خەناوکە. خەناوکە. تۆش بیڵێرەوە، خەناوکە. باشە، لە موشەیەدا پیتی خێمان هەیە؟ بەڵێ، هەمانە، لە سەرەتای وشەکەدایە، کەواتە وشەی خەناوکە دەکەینە ناو بازنەیەک. تۆش وەکو من بیکە ناو بازنەیەک. باشە، وێنەی دواتر با ناوەکەی بخوێنینەوە.
ئا با ز باز نێکۆتایی بازن بازن ئەوە چی نووسراوە؟ بازن. ئافرین. باشە لە وشەی بازن پیتی خمان هەیە؟ نەخێر نیمانە، کەواتە وشەی بازن ناکەینە ناو بازنەوە و بەجێهێڵین. وێنەی دواتر با ناوەکەی بخوێنینەوە. خ ڕێ خڕ خ ئا خڕخا لەی کۆتایی خێرخاڵ خێرخاڵ. تۆش بیخوێنەرەوە. خێرخاڵ. زۆر باشە. باشە لە وشەی خێرخاڵ پیتی خێمان هەیە؟ بەڵێ هەمانە، دوو دانەی تایە. دوو دانە پیتی خێ لە ناو وشەی خێرخاڵ هەیە. یەکیان لە سەرەتای وشەکەدایە و یەکیان لە ناوەڕاستی وشەکەدایە. کەواتە با پێکەوە وشەی خێرخاڵ بکەینە ناو بازنەیەک. تۆش وەکو من بیکە ناو بازنەیەکەوە. دواتر کۆمەڵێک وشەی ترمان هەیە کە پێکەوە دایانخوێنینەوە. ئەگەر وشەکە پیتی خی تیا بوو بە تەنیا پیتی خێ دەکەینە ناو بازنەیەکەوە. با یەکەم وشە بخوێنینەوە. مێ ئە مە شێ مەش خێ ئە مەشخە لەی کۆتایی مەشخەڵ مەشخەڵ. باشە لە وشەی مەشخەڵ پیتی خی تایە؟ بەڵێ تایەتی و لە ناوەڕاستی وشەکەدایە. کەواتە بە تەنیا پیتی خێ دەکەینە ناو بازنەیەکەوە. تۆش وەکو من بیکە ناو بازنەیەک. وشەی دواتر با پێکەوە بیخوێنینەوە. بێ ئە بە رێ بەر خێ کۆتایی بەرێخ بەرێخ. تۆش بیخوێنەرەوە. بەڵێ بەرێخ بەرێخ. باشە لە وشەی بەرێخ پیتی خێمان هەیە؟ بەڵێ تایەتی و لە کۆتایی وشەکەدایە. کەواتە بە تەنیا پیتی خێ دەکەینە ناو بازنەیەکەوە. تۆش وەکو من بە تەنیا پیتی خێ بکە ناو بازنەیەکەوە. باشە با وشەی دواتر بخوێنینەوە. گێ ئی گی ئا گیا گیا. تۆش بیخوێنەرەوە. گیا. زۆر باشە. باشە لە وشەی گیا پیتی خێمان هەیە؟ نەخێر نیمانە، کەواتە هیچ کام لە پیتەکان ناکەینە ناو بازنەوە. باشە وشەی دواتر با پێکەوە بیخوێنینەوە. دێ رێ دێ ئە درە خێ درەخ تێی کۆتایی درەخت درەخت. تۆش بیڵێرەوە. درەخت. باشە لە وشەی درەخت پیتی خێمان هەیە؟ بەڵێ ئەویش تایەتی لە ناوەڕاستی وشەکەدایە و با پێکەوە پیتی خێ بکەینە ناو بازنەیەک. تۆش وەکو من بە تەنیا پیتی خێ بکە ناو بازنەیەکەوە. و ئێستا با پێکەوە چەند جارێکی تر پیتی خێ دووبارە بکەینەوە. خێ کۆتایی خێ سەرەتا و ناوشە خێ کۆتایی خێ سەرەتا و ناوشە. زۆر باشە بۆ گوڵەکانی من. و ئێستا با بچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا وشەی یاوینەتێ لەگەڵ پیتی خێ خێ کۆتایی و
خەی سەرەتا و ناوشە و هەروە بڕگەشمان هەیە خا خە کە ئەم دوانە بڕگەن ئەو با پێکەوە بۆشاییەکان بەم پیت و وشانە پڕ بکەینەوە. تۆش وەکو من پێنووسەکەتر بێنە و بۆشایەکان پڕ بکەرەوە. ئەوە خەی کۆتاییە من دەینووسم. دیسان لێرە خەی کۆتایی، پاشان خەی سەرەتا و ناوشە، خەی سەرەتا و ناوشە. ئەو لێرەش بە هەمان شێوە خەی سەرەتا و ناوشە. پاشان خا پاشان خە و لە بۆشایی کۆتاییە وشەی شاخ دەنووسین. شاخ ش ئا خ شاخ شاخ. ئەو ئێستا دێینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا بە هەمان شێوانەکانی تر کۆمەڵێک وێنە یاوینە چێ کە دەبێت ئێمە ناوی وێنەکان لە ژێریدا بنووسین. باشە وێنەی یەکەم بزانم ئەزانی ئەوە وێنەی چییە؟ ئافرین، ئەوە وێنەی بەرخە. بەرخ زۆر باشە، کاتە با لە ژێر وێنەکەیە بنووسین بەرخ. تۆش وەکو من بینووسە. باشە بەرخ چۆن دەنووسرێت؟ ب ئە بە رێ بەر خێ کۆتایی بەرخ. زۆر باشە. بابزانین وێنەی دواتر وێنەی چییە؟ تامێکی خۆش و شیرینی هەیە. ئەوە وێنەی خورمایە. خورما و با پێکەوە وشەی خورما لێرەدا بنووسین. ئەزانیت کە وشەی خورما چۆن دەنووسرێت؟ با پێکەوە بینووسین. خێی سەرەتا و خو رێ خور م ئا خورما. تۆش بڵێرەوە خورما. زۆر باشە. وێنەی دواتر ئەوە وێنەی چییە؟ خانوو. با پێکەوە لە ژێر وێنەکەدا بنووسین خانوو. تۆش وەکو من بینووسە. خەی سەرەتا ئا خا نێ خانێ وی ترش خانوو. باشە. وێنەی دواتر وێنەی چییە؟ میوەیەکی زۆر بەتامە. ئەوە قۆخە. با پێکەوە بنووسین قۆخ. کە ئەمە لەوانەی پێشوودا خوێندمان وۆ قۆ خێ کۆتایی قۆخ.
ئەوە نووسراوە قۆخ. با بچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا لە چالاکی 3 کۆمەڵێک وشە یاوینە تێر دەڵێت وشەکان هەڵبوەشێنەوە. ئێمەش وشەکان هەڵدەوەشێنینەوە بۆ پیتەکان و بزانین هەر وشەیەک چەند پیتە و هەر پیتەی لەناو بازنەیەک دەنووسین. یەکەم وشە نووسراوە خەندە. خەندە. با بزانین خەندە لە چەند پیت پێک هاتووە. یەک، تۆش لەگەڵ من بیژمێرە. 1 2 3 4 5. کەواتە خەندە لە 5 پیت پێک هاتووە. با هەر پیتەی لەناو بازنەیەک بنووسین. بازنەی یەکەم خەی سەرەتا و ناو وشە دەنووسم، پاشان بزوێنی کورد، پاشان نێ ئەبێ بەچی خەن دێ ئە. بەم شێوەیە تۆش وەکو من پیتەکان لە ناو بازنەکان بنووسە. وشەی دواتر نووسراوە چی؟ بزانم ئەتوانی بیخوێنیتەوە؟ ئافرین، ئەوە نووسراوە قوتابخانە. قوتابخانە. ئەو با پێکەوە بزانین قوتابخانە لە چەند پیت پێک هاتوو بیژمێرین. تۆش وەکو من بیژمێرە. 1 2 3 4 5 6 7 8 9. کاتە وشەی قوتابخانە لە 9 پیت پێک هاتووە. با پیتەکان لە ناو بازنەکان بنووسین. لە بازنەی یەکەم چ پیتێک ئەنووسین؟ قێ. قەی سەرەتا و ناو وشە. پاشان و ت بزوێنی درێژ، ب بەی سەرەتا و ناو وشە، خەی سەرەتا، ئا دیسانەوە بزوێنی درێژ، نێ و بزوێنی کورد. کاتە هەموو پیتەکانمان لە ناو بازنەکان نووسی و تۆش بە هەمان شێوە پیتەکان لە ناو بازنەکان بنووسە. وشەی دواتر چی نووسراوە؟ ئەوە نووسراوە خانەقین. خانەقین. خانە خانە قینە خانەقین. خانەقین. با پێکەوە وشەی خانەقین پیتەکانی بژمێرین بزانین لە چەند پیت پێک هاتووە. 1 2 3 4 5 6 7. کاتە وشەی خانەقین لە 7 پیت پێک هاتووە. با پیتەکان لە ناو ئەم بازنانە بنووسین. یەکەم بازنە چ پیتێک ئەنووسین؟ خەی سەرەتا. خەی سەرەتا، پاشان بزوێنی درێژ، پاشان نەی سەرەتا و ناو وشە، ئە ئەبێ بەچی خانە، قەی سەرەتا و ناو وشە، ی نەی کۆتایی. نەی کۆتایی. کاتە هەموو پیتەکانی وشەی خانەقینمان کردە ناو بازنەکانەوە. تۆش وەکو من پیتەکان بکە ناو بازنەکان. لێرەدا بە پێچەوانەی ئەم چالاکیەوە کۆمەڵی پیتی یاوینە تێ دەڵێت پیتەکان بکەنەوە بە یەک و با وشەیەکی لێ دروست بکەین. کاتە ئێمە ئەو پیتانە دەنووسێنینەوە بە یەکەوە و وشەیەکی لێ دروست دەکەین. تۆش لەگەڵ من بخوێنەوە و با وشەکە دروست بکەین. دێ ئە دە، خێ دەخ، وۆ دەخۆ، مەی
وانەی کۆتایی دەخۆم کاتە ئەم پێیتانە چه وشەیەکیان دروست کرد؟ وشەی دەخۆمیان دروست کرد. کاتە لێرەدا دەنووسین دەخۆم. تۆش وەکو من لە یەکەم بۆشایی بنووسە دەخۆم. باشە، با بزانین ئەم پێیتانە چه وشەیەک دروست ئەکەن؟ خی سەرەتا و خوو، رێ خوور، مێ خورم، ئا خورما. کەواتە ئەم پێیتانە وشەی خورما دروست ئەکەن. با پێکەوە لە بۆشایی دووەم بنووسین خورما. تۆش وەکو من بینووسە خورما. باشە، بزانین لەم پێیتانە چه وشەیەک دروست ئەبێت؟ با پێکەوە دروستی بکەین. دە، خ دەخ، ئۆ دەخۆ، مێ دەخۆمە، ئو دەخۆمەوە. کەواتە وشەی سێم نووسراوە دەخۆمەوە. تۆش لە بۆشایی سێم بنووسە دەخۆمەوە. ئافەرین. پاشان دێنە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا چالاکیەکی ترمان هەیە کە دەڵێت نیشانەی ڕاست دابنێ. کۆمەڵێک وێنەی خواردنی یاوینەتێ کە هەندێکیان دەخورێنەوە و هەندێکیان دەخورێت. دەڵێت ئەگەر خواردنەوە بوو ئەوە نیشانەی ڕاست لە دەخۆمەوە بدە، و ئەگەر خواردن بوو نیشانەی ڕاست لە دەخۆم بدە. یەکەم وێنەی شەربەتی پرتەقاڵە. باشە، شەربەتی پرتەقاڵ دەیخۆین یاخود دەیخۆینەوە؟ بێگومان دەیخۆینەوە. کەواتە نیشانەی ڕاست لە چوارگۆشەی دووهەم دەدەین کە نووسراوە دەخۆمەوە. تۆش وەکو من نیشانی ڕاست لە چوارگۆشەی دووەم بدە. باشە، وێنەی دواتر سێوێکە. باشە، ئێمە سێو دەخۆین یان دەیخۆینەوە؟ بێگومان دەیخۆین. کەواتە نیشانەی ڕاست لە چوارگۆشەی یەکەم دەدەین. بەم شێوەیە تۆش وەکو من نیشانەی ڕاست لە چوارگۆشەی یەکەمە دەین. وێنەی دواتر وێنەی لەفەیەکی زۆر بەتامە. باشە، ئێمە لەفە دەیخۆین یان دەیخۆینەوە؟ بێگومان دەیخۆین. کاتە نیشانەی ڕاست لە چوارگۆشەی یەکەم دەدەین. ئێمە لەفەکە دەخۆین نەک بیخۆینەوە. باشە، وێنەی دواتر وێنەی شیرە. شیر، ئێمە شیر دەخۆین یان دەیخۆینەوە؟ بێگومان دەیخۆینەوە. کەواتە نیشانی ڕاست لە چوارگۆشەی دووهەم دەدەین. بەم شێوەیە تۆش وەکو من نیشانی ڕاست بدە لە چوارگۆشەی دووهەم. زۆر باشە. لێرەدا چالاکێکی ترمان هەیە. سێ وشەشی یاوینەتێ. یەکەم وشە دەخشێت، دووهەم وشە دەشوات، سێهەم وشە دەخوێنێتەوە. لێرەدا سێ وێنەشمان هەیە. بزانی کام وشانە گونجاوە بۆ ئەو بۆشاییانە. یەکەم دانە ئەو کوڕە خۆی دەخشێت؟ نەخێر. دەشوات؟ بەڵێ، خۆی دەشوات. کاتە لە بۆشایی یەکەم دەنووسین دەشوات. تۆش وەکو من بینووسە دەشوات. باشە، ئەم کوڕەمان چی ئەکات لەم وێنەیەدا؟ بەڵێ، ئەوە کتێب دەخوێنێتەوە.
لێرەدا نووسراوە کتێب دەخشێت نەخێر دەخوێنێتەوە بەڵێ ئەوەیان ڕاستە کتێب دەخوێنێتەوە کاتە لە بۆشایی دووهەم دەنووسین دەخوێنێتەوە تۆش وەکو من بینووسە دەخوێنێتەوە باشە وێنەی سێمیان وێنەی مارێکە مارەکە چی دەکات دەخشێت ئەوە ڕاستە مارەکە دەخشێت کاتە وشەی دەخشێت لێرەدا دەنووسین مارەکە دەخشێت مارەکە دەخشێت ئافرین بۆ گوڵەکانی من کەواتە ئێستا با پێکەوە دەفتەری ڕێنووس دەربێنین و پیتی خێ لەسەر دەفتەری ڕێنووس بنووسینەوە گوڵەکانم ئەوە من دەفتەری ڕێنووسم دەرهێناوە و ئێوەش وەکو من دەفتەری ڕێنووس دەربێن و با پێکەوە پیتی خێ لەسەر دەفتەری ڕێنووس بنووسینەوە خی کۆتایی خی سەرەتا و ناوشە خی کۆتایی خی سەرەتا و ناوشە خی کۆتایی خی سەرەتا و ناوشە پاشان خا خە خا خە ئەمانە تاوەکو خوارەوە بۆم پڕ ئەکەنەوە و پاشان چەند وشەیەکیش دەنووسین کە پیتی خێیان تێدا بێت وشەکان خەیار خەیار بەرێخ بەرێخ لەگەڵ درەخت خەیار بەرێخ درەخت کە ئەمانیش بە هەمان شێوە هەتاوەکو خوارەوە بۆ پڕ ئەکەنەوە پاشان بەدایە و بابەتەڵەن ڕسمی بگرێت و بینێرێتەوە بۆ پەیجی مارگرێت بۆ ئەوەی کەمێن ببینم وانەی ئەم ڕۆژمان تەواو بوو هەتاوانێکی تر خواتان لەگەڵ